مالکی دواتیری خۆی دەوەشێنێت. شیعە و کورد ناکۆکن تا ئاستی جیابوونەوە دۆخەکە هەستیارە. بەغداد بە تەواوەتی بۆتە شاری ململانە توندەکان و هەریەکەو بە ئاڕاستی قازانج و بەرژەوەندی خۆیدا ڕێڕەوی ڕووداوەکان ئاڕاستە دەکات. شیعەکان وەکو چارەسەرێکی کاتی و پینەکردنێک لە ڕواڵەتدا لە نێو چوارچەوەیەکی پڕ لە ڕقوکینە یەکیان گرتووە. شیعەکان نایەنەوێت بەرئەنجامی ناکۆکی و ململانەکانیان بگاتە ئاستێک کە کورسیە زێڕینەکەی سەرۆکوەزیران لەدەست بدەن. لە نێو هاوپەیمانی شیعەکاندا 6 کاندیدی سەرۆک هەیە کە گەیشتۆتە ئاستێک خودی نووری مالیکیش هاتۆتە نێوگامەکە. گەڕانەوەی مالیکی بۆ ململانەکانی بەدەستێنانەوەی کورسی سەرۆکوەزیران ئاماژەی قوڵی کێبڕکێکانە و هەروەک فایەخ شاخ عەلی چاودێری دیاری عێراقی دەڵێت ئەو ئاماژەی کۆتایی سەردەمی شیعەگەراییە لە عێراق. کورد و شیعە ناکۆکن و شیعەکان بەهۆی نەگونجانیان باڵباڵ مامەڵە لەگەڵ کورد و تەنانەت بارزانیشدا دەکەن. ئێرانیەکان هەرچەندە دەسەڵاتیان لە عێراقدا تەواو کرد و لاواز بووە، بەڵام هێشتاش دەستیان لە نێو نەشتەرگەریەکەدایە و نایەنەوێت هەروە سادە و سانا وڵاتی دڵخوازی خۆیان بۆ دژبەرە ئەمریکیەکان بەجێبهێڵن. قاعانی زوو خۆی دەکات بە بەغداد و لایەنە ناکۆکەکان لەسەر مێزە کۆ دەکاتەوە، بەڵامی دیکات درەنگە و دوژمنە سەرەکیەکە بە تەواوەتی کاری خۆی کردووە. ئەمریکیەکان ئەمجارە دەیانەوێت پاکێجێکی تەواوەتی جێبەجێ بکەن. مارک ساڤایان نوێنەری ترامپ دەڵێت حکوومەتی ئەمجارە بە تەواوی نزیکی سیاسەتی ئەمریکیەکانە و ئەمجارە نامانەوێت حکوومەتێک دروست بێت کە ببێتە مای گرفت و سەرئێشە بۆ ئێمە و بۆ عێراق خۆشی. لە نێو گەمەکاندا کوردی ژاریزانێکی سەرەکیە و بە گوتەی چاودێرە شیعەکان ئەمریکیەکان لە ئاستی باڵادا بە سەرکردە باڵەکانیان گوتووە نابێت و ناگونجێت حکوومەتی نوێ بەبێ کورد پێک بهێنرێت. لە دیدارە سیاسەکەی دهۆکیش بارزانی بەڕوونی گوتی ئەمجارە کورد هەر بەشدار نابێت بەڵکو دەبێت بڕیاردەری سەرەکی و پرس و پێکراویش بێت. حکوومەتی نوێی عێراق لە نێو چەقی قورس و سەختی ململانەکان دروست دەبێت. هەمووان چاویان لەسەر کورسی سەرۆکوەزیرانە و هیچیشیان ئامادە نین تەنازول بۆ بەرامبەرەکانیان بکەن و ئامادەی هیچ جۆرە سازشێک نین. هەر بۆیە چاوەڕە ناکرێت حکوومەتە نوێیەکە لە نێو ململانێ سەختی ماڵی شیعە و کورد و ئەمریکی و ئێرانیەکان هەروازوو دروست ببێت.